سڵات لێبێ مکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی ئێفتتان پێشکەش دەکەم کەرتی گەشت و گوزار لە تەواوی دنیا بە یەکێک لە ڕەهەندە گرنگە ئابوووریەکاندا دەدرێت بۆ پێشخستنی لایانی ئابووری هەر دەوڵەتێک بەتایبەتی ئەو وڵاتانی کە تاکسەرچاوی داهاتنیە خۆت بەدەر لە نەوت سەرچاوی دیکەی داهاتی ئابوووریان نییە. ئەم پلانە لە کابینی نوێمی حکوومەت بە شێوەیەکی فراوان ئیشی لەسەر کرا بەتایبەتی دەستەی گەشت و گوزاری ئێرەم لە ڕێگەی پلانێکەوە بە پێی تایبەتمەندی و جوگرافی ئەو ناوچانە ئیشی لەسەر بژانەوەی شوێنە گەشتیاریەکان کرد. ئەم پلانە لە هەڵەبجە چۆنە چی کرا بۆ پێشخستنی کەرتی گەشتاری ئەو ناوچەیە. ئێمە بیران نەچێت هەمیشە کاتێک باسی هەڵەبجە دەکرێتەوە دڵڕفێنی و جوانی سروشتەکە هەمیشە بەلایەنێکی گرنگی خاڵی بەقۆتی شارەکە سەیرکراوە. پلانەکان لە بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە چییە بۆ برەودان بە ناوچە گەشتیاریەکان؟ ئایا دەتوانین بڵێن پلانەکان بەرنامەکان بە شێوەیەک دانراون کە لە دادوێکی دوورمەودا نزیکمەودا هەڵەبجە بێتە شوێنێکی ناوچەیەکی گرنگی گەشتیاری وە ئەو چەق بەستگویی کە لە ڕووی جوگرافی و شارەکەی تێکەوتووە باتە ئاستێکی باشتر. مۆمانە دەکەمەتەوەی وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز هەورامان جەلال بەرپرسی ڕاگەاندنی و پەیوەندیەکان لە بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە. کاگەورامان سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بیت. زۆر سپاس خۆیەوەش. کاگەورامان لە وەرزی بەهارداین حتمما جموجۆڵی گەشتیاری لە هەندێک ناوچە دەستی پێکردووە و هەڵەبجەش حتمما بێبەش نییە لەم بابەتە. دۆخەکە چۆنە لە هەڵەبجە؟ ڕاستیەکەی ئێمە دۆخی گەشتیاری من زۆر باشە لە پارێزگای هەڵەبجە. ئێمە ئەو گەشتیارانی کە سەردانی ناوچە گەشتیاریەکانمانەکەن هی وەرزێکی دیاریکراو نییە، توانین بڵێنی هەموو ساڵەکەیە بە بەردەوامی گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانمانەکات لەبەرەوەی لە هەڵەبجە کۆمەڵێک ناوچەی گەشتیاری جیاوازمان هەیە و ژینگە و جوگرافیای ناوچەکە وای کردووە کە بە بەردەوامی ساڵانە گەشتارێکی زۆر بەتابەت گەشتیاری ناوچەکانی خواروی عێراق و گەشتیاری بیانی سەردانی سنووری پارێزگای هەڵەبجە بکەن و سەردانی ناوچە گەشتیاریەکان بکەن بەتابەت ناوچە گەشتیاریەکانمان لە هەورامان و لە بیارە لە تەوێڵە هەموو ئەمانە لە ئاوینەواری ئەحمەداوە یەکێک لەو تایبەتمەندیانی کە لە ناوچە گەشتیاریەکان ئێمە هەیە کە هاوینەواری ئەحمەداوای کەوای کردوە ساڵانە ژمارەیەکی زۆری گەشتیار لە ناوچەکانی خواروی عێراق و گەشتیاری بیانی سەردانی پارێزگای هەڵەبجە بکەن. کاگەورامان بەقەی جوانی و دڵڕفێنی سروشتی هەڵەبجە کامیشە ناوچەیەکی باش بوو و بە نمونە هێنراوەتەوە بۆ دۆخی گەشتیاری لە تەواوی هەرێم. بە هێندی ئەمە سوود لە ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە وەرگیراوە لە چ ڕوویەکەوە؟ لە ڕووی ئەوەی کە بۆ منە شوێنێکی ملائیم بێ بۆی کە گەشتیار ڕووی تێبکە بۆی کە داهاتێک بۆ پارێزگاکە تەرخان بکات. ئەزانی چی ئێمە وەکو خۆمان وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە باشە بە دوواداچوومان بۆ بابەتە کردووە، بە شێوەیەکی ورد بە دوواداچوومان بۆ بابەتە کردووە. ئەو گەشتیارانی کە سەردانی ناوچە گەشتیارەکان ئێمەکەن ئێمە لەرەیە گرفتمان هەیە، ینی بە پێوت بە دوواداچوونەی کە ئێمە کردومانە مانەوەی گەشتیارەکان لە هەستێکی ستانداردا نییە، واتە ینی زۆرترین کاتی مانەوەی گەشتیار کە لە سنووری ناوچە گەشتیارەکان ئێمە مابێتەوە 4 کاتژمێر بووە، ئەمەش لە هەستێکی ستانداردا نییە. بۆیە ئەتوانم بڵێم داهاتی تاک لە ناوچەکە باشە، ینی توانیویانە سوود لە ئاتنی گەشتیار وەربگرن، بەڵام وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە نەمانتوانیوە سوود لەو گەشتیارانە بگرین. خەلەل و گرفت نییە بۆ لایەنە گەشتیاریەکە بۆ نەتوانراوە ئەمە کتێ بۆ نمونە ینی کردنەوەی هۆتێل و مۆتێل بۆ ئەوەی کە گەشتیار تیا بێنێتەوە ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئەوەی کە ئەم داهاتە بەدەست بخرێت. بۆ ئەمە نەکراوە. لە هەڵەبجە من بۆکو پێم وتی مانەوەی گەشتیارەکانمان لە ئاستێکی ستانداردانی هۆکارەکەشی و ئێمە تا ئێستا هۆتێل ڕێستۆرانت کۆمەڵێک بابەتی کەی کە کردی گەشت و گوزارە بنە پێشەوە لە ناوچەکە نیمان، ینی ئێمە ناڵێن وتێلمان نیە، ئێمە ئوتێلمان هەیە لە پارێزگای هەڵەبجەوە لە ناوچە گەشتیارەکانی شایە، بەڵام ئەمانە لە ئاستی تموحی ئێمەیان نییە. پێویستمان بۆیە ئێمە و بەرهێنانی زیاتر لە بواری گەشتیاریا بکرێت بۆی بتوانین سەرنجی گەشتیار ڕابکێشین، بۆی گەشتیارێکی زۆر ساڵانە بێ بۆ ناوچە گەشتیارەکانمان و پێویستە ئێمە کۆمەڵی فستیڤاڵی جیاوازیش بکەین. ئێمە وەکو فستیڤاڵی هەنارێکێکە لەو فستیڤاڵانی کە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕاکێشە بۆ ناوچە گەشتیارەکانمان. بەنمونە ئێمە ساڵی پار لە 3 ڕۆژی فستیڤاڵی هەنارە 250,000 گەشتیار هاتوۆتە سنووری پارێزگای هەڵەبجە و ئێمە لە هەڵەبجە تایبەتمەندی جیاوازمان هەیە، ئاینی جیاوازمان هەیە و ناوچەی شوێنەواری جیاوازمان هەیە لە چارەسەری سروشتیەوە، لە ئاینیەوە، لە مێژووییەوە، لە کەلتوریەوە، لە خواردنی جیاوازەوە و لە جلوبەرگەوە. ئێمە هەموو ئەمانە ئەتوانین
و بەرهێنانی تیا بکەین بۆی بتوانین گەشتیارێکی زۆر ڕاکێشین بەڵام بەداخەوە بەڵام پێ دوانیە کاکەوەڕابان ئەم بۆ بەرهێنانە دواکەوتووە درەنگە بعدی ساڵانێکی زۆر باسی ئەم بابەتە دەکرێت چی لە سەردەمی بە قەزابوونی هەڵەبجە لە دوای بە پارێزگابوونی بە ئێستاشەوە ینی ئەمە هەمیشە بەرنامە و پلانی حکوومەت و دامەزرا پەیوەندیدارەکانی هەڵەبجە بووە بەڵام بۆ لە ئەمری واقعیدا ئەمە نابینێ لە ئەمری واقعەمە خۆمان 15 پرۆژه گەشتیاریمان تەرح کردووە 15 پرۆژه گەشتیاریمان پێشکەش بە قایمقامەتی هەڵەبجەوە لایەنە پەیوەندیدارەکان لە ژووری بازرگانی پیشەسازی و بەرهێنانی هەڵەبجە و سلێمانی پێشکەشمان کردوون ئێمە وتومان ئامادەین هەموو ئاسانکاریێک هەموو هاوکاری بکەین بۆ هەروە بەرهێنەرێکە بتوانێت لە بواری گەشتیاریە پرۆژەی وە بەرهێنانی هەبێمە 15 پرۆژەیەمان هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچکێک لەو پرۆژانە نەچۆتە بواری کە نەکراوە چەپەکی و گۆشەگیری سنووری هەڵەبجە وای کردووە کە خەڵکێک بترسێ سەرمایەکە لێ بەگەڕ بخات یاخود پلان و پرۆژەکان و بەرنمەکانی ئێوە لە ئاستمۆحی پارێزگای هەڵەبجە و دامەزراوەکاندانە ئێمە هەموو ئاسانکاریەکمان کردووە ئەوەی لە توانای ئێمە بوو بێت وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و وەکو لایەنی داریەکانی پارێزگای هەڵەبجەش من ئەمەوێت لێرە زۆر سوپاسی بەڕێز پارێزگاری هەڵەبجە قایمقامەتی هەڵەبجە و پۆلیس و ئاسایش و سەرجەم دامەزراوەکانی پارێزگای هەڵەبجەکەن ئەوان زۆر هاوکار پشتیوانی ئێمە ینی ئەمە کەم تەرخەمیەکە لە ئێمەوە نییە وەکو ئیدارە کەم تەرخەمین ئێمە کەم تەرخەم نین ئێمە هەموو هەوڵێکی خۆمانیاوە کە ڕەنگەوە بەرهێنینش کە بێ پرۆژەیەک کا لەوێ کۆمەڵێک مەرج و تایبەتمەندی خۆی هەبێ ڕەنگە وەکو پێویست ئەو سەرمایی کە پێویست بێت لەو ناوچەیە بەدەستی بێنێتەوە نەتوانێت بەدەستی بێنێتەوە ینی ئەویان ئاسانکاری لە ڕێکارەکان وان ناکات ینی ئەم قەناعەتە ئەم ڕویای لا بۆ بەرهێنەرەکە دروست بکات کە بەبێت ترس بێ ئەم سەرمایە بخاتە ئەو منتیقەیەوە ئێمە هەموو ئاسانکاریێکمان کردووە تەنانەت بگاتە ئەوەش کە ئەرزشیان بۆ دابینکەن ئێمە لە ناوچە گەشتیارەکانە کۆمەڵێک ئەرزەیە بە ناوی بەڕێوەبەرایەتیمانەوە تا و ڕادێژێمە تا و شوێنەی کە پێمان کراوە هەموو هاوکاریەکمان کردووە ئەرزیشمان بۆ دابین کردوون ینی لەوە ئاسانکاری تر ئێمە چ بکەین باشە ئێستا بە دیاریکراوی لە هەڵەبجە لە سنوورەکانی دەوروبەری چەند شوێنی گەشتیاری هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی کە لە ماستەر پلانی گەشتیاری هاوێ 36 ناوچەی گەشتیاری هەیە لە کۆی سنووری پارێزگای هەڵەبجە کە لە ڕیشێنەوە دەست پێکا بەرەوتەوەڵ و بیارەوە بەڵەو چاوگ و شاخی باڵامبۆ و ئاوی ناواری ئەحمەداوە و باخەکۆن و ئاوی سروشتی چارەسەری سروشتی گەڕای خوڕماڵ و مزگەوتی گەورەی خوڕماڵ هەموو شوێنانە لە ڕووی خەدەماتی گەشتیاریەوە هەموو خەدەماتێکی تایە کە گەشتیار بۆ هیچ دانەمێنێ ئەتوانم بڵێم خەدەماتەکان لە ئاستی پێویستانین ئێستا ئێمە چەند پرۆژەیەکمان بەدەستەوە یەکێک لەو پرۆژانە ئەوەیە کە لەسەر ئاوی گەڕاوی خوڕماڵ لەگەڵ ئاوی گەنجانی خوڕماڵ پرۆژەیەکی گەشتیاری جیاوازکەین و پێشم وایە هەموو کارەکانی تەواو بووە دراوە بە کردی تایبەت تا لە ڕێگەی کردی تایبەتەوە بەرهێنانی تا بکرێ ئەمە ئێستا مزگەوتی گەورەی خوڕماڵ کاری تیاکرێت جاری چکە نۆژە نەکرێتەوە و ینی ئێمە کۆمەڵی پرۆژەی وەستاویشمان هەیە یەکێک لەوانە پارکێکمان هەیە لە عەبابەیلێ کە لە سەدا 12 کارەکانی تەواو بووە بەداخەوە بۆی قەیرانی دارەوە نەمانتوانیەوە بکەین وە پرۆژەی گەشتیاریمان هەیە لە هاوار تا ئێستا ئەوەش هەر ینی بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە تەواو بکرێت کاگەورە من ئەگەر بە ئەلف و باوجیم پێم بڵێ لەوەتەی کە گەشت و گوزاری هەڵەبجە دەست بەکار بووە چەند پرۆژەی گرنگ کە لە جێی تمۆحی ئێوە خەڵکەکەی دابێ جێبەجێتان کردووە ئێمە ئەتوانم بڵێم کۆمەڵێ ئێمە تقریبان لە 2021 بوونەتە بەڕێوەبەرایەتیی گشتی باشە مدەتێکی کەمە بەڵام لەگەڵەوەش ئێمە هەموو ساڵێک پرۆژەی جیاوازمان تەرح کردووە کە داوامان لێ کراوە ساڵانە پرۆژەی جیاوازمان پێشکەش بە دەستەی گەشت و گوزاری هەرێم کردووە ئەنج پێشکەش بە وەزارەتی شارەوانی کە بەڵام بۆ خۆتان نەزان لەبەر قەیرانی دارایی ینی ئەم پرۆژانەی ئێمە موافقەتیان لەسەر نەکراوە کە موافقەتیشان لەسەر نەکرابێت و ناتوانانی بە داهاتی ئێمە داهاتی ناوخۆیی خۆشمان بوون وەکو بەڕێوەبەرایەتی داهاتەکەمان کەمە ینی ئەو و لە 1970 ئەو داهاتش ئێمە ئەتوانین پرۆژەی گەشتیاری پێ بکەین ئێمە لە ساڵی 2022 نزیک بە 6 میلیۆن دینار داهاتمانە بووە لەو 6 میلیۆن دینار توانیمانە دوو پرۆژە بکەین یەکێکیان نۆژەنکردنەوەی پردێک بووە لە سەیرانگای چاوگووە پرۆژەیەکی ڕووناکردنەوە بووە لەسەر چاوەی زەڵم ینی ئەم پرۆژانە لە ئاسی تمۆحی ئێمەیانین ئێمە هەموو هەوڵێکمان نیاوە ئەمانەوێت لێرە شۆ داواکەین کردی تایبەت وە بەرهێنەران
لە بواری گەشتیاریە ڕوو لە پارێزگای هەڵەبجە بکەن و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئامادەین هەموو ئاوکاری و هەموو ئاسانکاریێکیشان بۆ بکەین. لەگەڵ دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم کۆنتاکت و مانگێکی باشتان هەیە ئەو نەیتوانێت ئەو نەقسە ئەو بۆشایە پڕ بکاتەوە کە لە بواری گەشت و گوزاری لە هەڵەبجەدا هەیە یان لایانی کەم توانێت چی بۆ هەڵەبجە بکات. دەستەی گەشت و گوزار پلانێکی هەر ساڵی هەیە باشە بە پێی ئەو پلانە هەر ساڵە کە دانراوە لە دەستەی گەشت و گوزار و دراسە کراوە و لە ماوەی ئەم هەر ساڵە ئەوەی کە دانراوە هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکان بەرز بکرێتەوە و ئاستی گەشت و گوزار بە شێوەیەکی باش بەرەو پێشەوە بچێت دیارە پارێزگای هەڵەبجەش بەشێکە لەو پلانەوە پلانی تایبەتیشی هەیە بۆەوەی کە بتوانین کردی گەشتی گەشتیاری لە پارێزگای هەڵەبجە بەرەو پێشەوە بن بەڵام پارێزگای هەڵەبجە پێویستی بۆیە کە مەرجێکی نێودەوڵەتی هەبێت ینی بۆ خۆتان نەزانن کۆمەڵی خەدەماتی کە پێویستە کە لە پارێزگاکە جێبەجێ بکرێ بۆی ڕۆڵی هەبێت لە هاتنی گەشتیارە ئێمە تا ئێستا لە پارێزگای هەڵەبجە بازار ڕێگا مۆڵێکی وا پێشکەوتومان نییە کە گەشتیار سەرنجی گەشتیار ڕابکێشێ بتوانێت بێت بۆ هۆتێل و ڕێستۆرانت و کۆمەڵێک بابەتی تر هەیە لە ناوچەکانین کە ئەمە ژوای کردووە گەشتیار کەم مێنێتەوە لە ناوچە گەشتیاریەکانە وەکو لە سەرەتاشەوە پێوموتی لە ئاستی تموحی ئێمەیان نیێمانەوەکەن. باشە ئەو مەرزە نێودەوڵەتی کە پێویستە هەبێت مەرزی سازان لەم ڕۆژانەدا باسی ئەوە کرا کە دەکرێت بە نێودەوڵەتی و حکوومەتی عراقی ئەم بڕیارەی یاوە فعلەن بڕیارەکە وایە یاخود هێشتا هەر ڕێکاری ئیدارەکان ماوە بۆ ئەوەی کە مەرزەکە بکرێت. وەڵاهی ئاگاداری ئەو بابەتە نیمەوە ئەگەر بەڕێزان پارێزگاری هەڵەبجە وەڵامی بنەوە باشترە بەڵام ئێمە وەکو خۆمان داواکەین حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازتر مامەڵە لەگەڵ پارێزگای هەڵەبجە بکەوە بودجەیەکی تایبەت دابنێت بۆ پارێزگای هەڵەبجە بۆی ینی ژێرخانی پارێزگای هەڵەبجە پێویستی بە بژانەوە هەیە. ئێستا بودجەی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە چەندە و دەتانەوێت حکوومەت ڕێژەکە چۆن زیادکە لەسەر چی بنەمایەک؟ ئێمە ئەو بودجەی کە هەمانە لە ئاستی تموحی ئێمەیانی ئێمە ناتوانین زۆر پرۆژەی گرنگەیە پێ بکەین و زۆربەی کارەکانیشمان بکەین ئێمە کۆمەڵە گرفتی ترمانێ ئێمە ئێستا بیناکەمان لە 1960 کارەکانی تەواو بۆ ئێستا لە ڕێکەتی تایبەتەوە چەند ڕۆژێکە دەستکراوەتەوە بە تەواوکردنی بیناکەمان و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تا ئێستا کۆمەڵێک کە موکورتیمان هەیە و پێویستمان بۆیە کە جیاوازتر لەگەڵ شوێنەکانی کا مامەڵەمان لەگەڵا بکرێەوە بودجەیەکی تایبەتمان بۆ دابین بکرێت. من وەکو پێم وتی داهاتی ساڵی 2022مان نزیکەی 6 ملیۆن دینار بوو پاشە ئەم داهاتە بکەمە ینی تۆ بتانی پرۆژەی گەشتیاری پێ بکەیت بتوانانی ئەم داهاتە سەلاحێتی کارگێڕی و ئیداری ئەوەتان هەیە کە بتوانن بەکاری بهێننەوە لە 180 ئەو داهاتە ئێمە توانین تا حکومی پێوە بکەین. بۆ داواتان نەکردووە کە ڕێژەکە زیاتر داوامان کردووە تا ئێستا ئەوە بێ بەپێی یاسا ئەوە ڕێک بخرێتەوە و داواشمان کردووە ئەو داهاتە کەمە بۆ ئێمە بتوانین پرۆژەی گەشتیاری پێ بکەین. کاگۆرەمان بەست پێدوانیە هەندێک شت بابەتی ڕۆتیناتی ڕێکاری ئیداری ڕۆژانەیە بۆ منە ڕێگەیەکی باش کە بتگەێنێ بە سەرنگایەک لە سنووری هەڵەبجە ئەمە ڕەنگە پێویستی بە موافقەتی حکوومەت و کۆمەڵێک دامەزراوەی گرنگی وڵاتە نەبێ بەڵکو دەبێت لە ناو داوائیرەکانی هەڵەبجە پارێزگای قایمقامێتە ینی ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە. ئەمە داواکە یەکێکە لە شوێنە گەشتیارە گرنگەکانی پارێزگاکە تا ئێستا ڕێگایەکی زۆر خراپە کە دەگەیتە شوێنەکە نتوانراوە ئەم ڕێگایە چاک بکرێت ئەمە خەلەل و گرفت نییە. ئێمە ڕێگاکە دەستمان کڕۆ بە چاکردنی ئەتوانم بڵێم ئەو پێنج ماڵەی کە هەبوو لە ناو ڕێگاکە ئەو بەشەی کە مابوو کە 285 متر بوو تقریبان چەند هەفتەیەکە دەستمان کڕۆ بە چاکردنی ئەو ڕێگایە و بە شێوەیەکی باش ڕۆشتۆتە پێشەوە و فراوان کراوە ڕێگاکە کە بوو بە گرفت بۆ گەشتیاران و ئەم نەمەوێەوەش بڵێم ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئێستا لە هەوڵی دروستکردنی ئەپێکی گەشتیاریان ئەپلیکیشنێکی گەشتیاریان بۆی گەشتیار بە ئاسانترین شێوە بتوانێت بگاتە ناوچە گەشتیاریەکان بتوانێت بگاتە ڕێستۆرانتەکان بتوانێت بگاتە مەتامەکان و هۆتێلەکان و ژمارە تەلەفۆنەکانی لەسەردا ئانێنە و لایەنە پەیوەندیدارانەی کە پێویست بێ لە ئێستا ئێمە کار لەسەرەوەکەین ئومێدەکەم ئینشەڵا بتوانین لە چەند مانگی داهاتوو ئەوەش بخینە بەر بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە خاوەنی ڕێبەری گەشت و گوزاریە. بەڵێ هیچ تیمەکتان هەیە بۆی کە لە وەرزی بەهاردا پێشوازی لە ئێمە بەردەوام تیممان لە ناوچە گەشتیاریەکان هەیەەوە بەردەوام تیمەکانمان لە ناوچە گەشتیاریەکانە ئامادەیان هەیە و بەردەوام لیژنەکانمان سەردانی ناوچە گەشتیاریەکانەکەنەوە ئێمە لە ڕێگەی فلێکسەوە نرخی سەرجەم ناوچە گەشتیاریەکانمان دیاری کردووە لە کەپرەوە لە
خانەباخەوە لەو شوێنانەوە هەمووان دیاری کردووە ژمارە تەلەفۆنی تایبەتیشمانەیە لەسەر ئەم بڕیارانەی خۆی جێبەجێ کراوە ڕەنگە هەندێک جارگلەی ئەوە دەکرێت کە گرانی نرخی شمەک و کاڵاکان لە سێرانگاکانی سنووری هەڵەبجا بەراورد بە شوێنەکانی دیکە جیاوازێکی زۆری هەیە. چاودێرێکی باشێ لەم بابەتە. ئێمە بەردەوام چاودێری ناوچە گەشتیاریەکانەکەنەوە بەردەوام لیژناو بەشەکانی قایمقامەتی هەڵەبجەش بەردەوامی چاودێری نرخ و کەلوپەل و پێداویستەکانەکەن لە ناوچە گەشتیاریەکانەوە بەردەوامی ئاگاداریمان ئاگادارین لە ناوچە گەشتیاریەکان و هەر هەم کەم و کوورێکی شەبیان هەر شتێک هەبوو بێ ئێمە بەپەلە توانیمانە بەدەمە شتەوە بڕۆین وە چارەسەری بکەنیان هەر لایەن یەکسەرپێکی کار بوو ئێمە ئیجراتمان لەگەڵا کردووە سزامانیاوە. باشە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بە سەردانێکی چەند ڕۆژی لە بەغدا بوو لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسانی باڵای عێراق بووبەوە. هیچ پرۆژێکی دیاریکراو هەیە بۆ هەڵەبجە لە ڕووی گەشت و گوزاریەوە یان دەستکەوتی سەردانەکە بۆ خۆی چی بوو؟ بەڵێ دیارە 25 مانگە شاندێکی دەستەی گەشت و گوزار بە سەرۆکاتی بەڕێز سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم سەردانی بەغدایان کردووە بۆ بەشداریکردن لە دیداری گەشتیاری عێراق. دیارە لەو دیدارشدا لەگەڵ بەڕێزان سەرۆکۆماری عێراق و جێگری سەرۆکی پەرلەمان و جێگری بانکی ناوەندی و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک دیدار و کۆبنەوەیان هەبووە و ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەڕێز سەرۆکۆماری عێراق هەموو پشتیوانی و پشگیرێکی خۆی بۆ کردی گەشت و گوزار و بە تایبەتیش بۆ پارێزگای هەڵەبجە دەربڕیوەوە وا بڕیاریشە لە ئایندێکی نزیکە تیمێکی تایبەتی سەرۆکۆماری عێراق سەردانی بەڕێوەبەراتی گشتیمان بکەن و سەردانی دەستەی گەشت و گوزار بکەن و کۆبوونەوەیەکیشان نەبووە لەگەڵ جێگری بانکی ناوەندی کە تاوتوێەوە کراوە چۆن قەرز بدرێ بە دەرچوانی گەشت و گوزار. ئەمە مناقەشەی لەگەڵ کراوە ڕەنگە لە داهاتووە کۆبوونەوەی دیکەشی لەسەر بکرێ بەرەو پێشتونێکی باشە. ئەوەی ناوی بڕیار بێت بڕیارێک درا دەربارەی دۆخی گەشت و گوزاری شارەکە. دەربارەی دۆخی گەشت و گوزاری ئێمە پارێزگای هەڵەبجە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوایەتر نازان بە دیاریکراوی چ ڕۆژێکە تیمێکی تایبەتی سەرۆکۆمار بێتەوێ و هەموو هەوڵ و هەموو پشتیوانێکی خۆشیان بۆ کەرتی گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجە دەربڕیوەوە بەڕێوەبەری گشتیمان کۆمەڵی دیارە داواکاری هەبەوە ڕوونکردنەوەی پیاون لەسەر کەرتی گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجە ئەوانیش پێیان باش بووە لە نزیکەوە خۆیان سەردانی ناوچەکە بکەن. ئێستا وەرزی بەهارە ینی گەشت و گوزار بە تایبەتی ڕەهەندێکی گرنگی هەیە. هەڵەبجە پێویستی بە چیە ئێستا بۆی بکرێت؟ ئێمە من وەکو پێم وتی ئێستا لە ئێستا ئێمە 15 پرۆژە گەشتیاریمان هەیە ئەگەر بەشێک لەو پرۆژە گەشتیاریانش ئیشیان لەسەر بکرێت و لە بچنە بواری جێبەجێکردنەوە ئەتوانین بڵێن ژێرخانی گەشتیاری لە پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی باشە بژێتەوە و ئەتوانین سەرنجی گەشتیاری زیاتر ڕاکێشین بۆ خۆمان. پێی من جارێکی کەش داواکەمەوە ینی بۆ بەرهێنەران ڕوو لە پارێزگای هەڵەبجە بکەن ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئامادەین هەموو ئاسانکاریەکیان بۆ بکەین بۆ ئەوی بتوانن پرۆژەی گەشتیاری بکەن و بەرهێنانی گەشتیاری بکەن لە ناوچە گەشتیاریەکانە تەنانەت ئامادەین ئەو شوێنەی کە ئەرزی ئەمەی لێبێ ئەرزیشان بۆ دابینکەین. بە تەحدید بە دیاریکراوی ئێستا چەند کۆمپانیای کەرتی تایبەت و بەرهێنان لە گەشت و گوزاری هەڵەبجەدا دەکەن؟ وەڵاهی داتایەکی دیاریکراوم لە بەردەستانیە بڵێم یەکەیان دۆیان سێە بەڵام ڕێژەیەکی کەمە. ڕێژەیەکی کەمە. دەستەی و بەرهێنانی هەرێم کە لایەنێکی معنی بابەتەکەیە کۆنتاکت و هەمانگیەکان لەگەڵ ئەواندا چۆنە بۆم بابەتە؟ ئێمە کۆنتاکت و هەمانگیمان دیارە لەگەڵ بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی پارێزگای هەڵەبجەیە و وەکو پێم وتی پرۆژەکانمان پێشکەش بۆیان کردووە هەوڵیشمان ناوە ئێمە ئەمە لێرەوە سۆس پاسی سەرۆکی دەستەی گەشت و گوزار وە بەڕێز وەزیری شارەوانی بکەین کە بەردەوام پاڵپشت و هاوکارمان بوون و وەزارەتی دارایی ینی بۆ نمونە لە پرۆژەی تەواوکردنی ئەو ڕێگایی کە باس کرد کە بوو بە گرفت ئەوان هاوکارێکی زۆر باشمان بوون ئەمە سوپاس و دەستخۆشی لەوان بکەینەوەن هەماهەنگ و پشتیوانمان بەڵام هەموو ئەمانە پێویستی بە پارەیە ینی تۆ کە بودجەیەکی لە بەردەستانە بێ ناتوانانی کۆمەڵێ پرۆژێ هەیە بیکەیت و ئومێد دەکەین لێرە شەو من جاری چکە داواکەمەوە یعنی گەر بمانەوێ کردی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە بژێنینەوە بە دەرەجە یەک پێویستە بۆ بەرهێنەران ڕوو لە پارێزگاکە بکەن بۆ بتوانن بۆ بەرهێنان بکەن لە بۆ بەرهێنانی گەشتیاری بکەن لە پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە ئەوڕامان بابەت یەک لای نەبوونەوەی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی عێراق تا چەند هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەم ترسە ئەم
پارێزبندێ لە وەبەرهێنەرێک دروستکە کە نێتە منتیقی هەڵەبجا وەبرێنانی گەشتیاری بکات. ئەزانی من پێم وتی لە سەرەتاوە ژێرخانی پارێزگای هەڵەبجە پێویستی بە بژانەوە هەیە و پێویستە هەڵەبجە بودجێکی تایبەتی بۆ دیاری بکرێت، ینی جا بکرێتەوە لە پارێزگاکانی کەەوە لەبەرەوەی هەڵەبجە پێویستی بۆیە ژێرخانەکەی جارێککە ببژێنێتەوە لە هەموو ڕوویەکەوە بە تەنها کەرتی گەشتیاری نیە، لە کەرتی کشت و کاڵەوە لە وەبەرهێنانەوە لە گەشت و گوزارەوە هەیە لە سەرمایەوە لە هەموو بوارەکانەوە هەڵەبجە پێویستی بە بژانەوە هەیە و پێویستە جارێککە کردی وە ژێرخانی ئابووری هەڵەبجە ببژێتەوە و بۆ ئەمەش پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بودجەیەکی تایبەت دیاری بکەم بۆ پارێزگای هەڵەبجە. ینی یەکێک لەو گرفتانەی کە هەیە ئێستا ئەو داهاتی کە لە پارێزگای هەڵەبجە ڕۆژانە بەدەستێت داهاتی چکەمە، ینی ناتوانانی تۆ لە پرۆژەی گەشتیاری لە پرۆژەی وەبەرهێنان ناجارێککە سەرفیکەیتەوە. هەڵەبجە هەڵەبجە پێویستی بۆیە ینی بە شێوەیەکی تایبەت گرنگی پێ بدەێت. ئەگەر بێت و بەپێی ئەم پلانە و بەپێی ئەم ڕوئایی کە بەڕێزت هەیە بۆ بژاردنەوەی شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە، ئەگەر وەکو خۆی ئەم پلانە جێبەجێ بکرێت تەسەور دەکەی داهاتی ساڵانەی پارێزگاکە لە ڕووی گەشتیاریەوە بێ بە چەند؟ ئێمە تەسەورەکەین ببێ بە 2 هێندە 3 هێندە لەبەرەوەی ئێمە ئەم ساڵ یاسای گەشت و گوزار چۆتە بواری جێبەجێکردنەوە، ئەمە هاوکارێکی باش بوو لەوەی لە بتوانین دەستکراوی کردوین لە کۆمەڵێک بابەتە کە بتوانین داهاتمان بە شوێکی باش بەرەو پێش برین. بەڵام ئەگەر ژێرخانی گەشتیاریمان ببژێتەوە ئێمە ئەتوانین داهاتی گەشتیاری بە شوێکی باش بەرز بکەینەوە و بە ساڵانە داهاتمان بە شوێکی باش بەرز بێتەوە و ببژێتەوە و لانی کەم ینی 2-3 ساڵێکی پێویستە بۆەوەی بتوانین ژێرخانی گەشتیاری لە پارێزگای هەڵەبجە ببژێنەوە. پێم وتی پێویستمان بە بودجەیەکی دیاریکراوە. باشە لە دنیا هەمیشە بابەتی گەشت و گوزار کەرتی تایبەت ئەی با بەڕێوە، ینی زۆربەی کەرتی تایبەتە. ئێوە بۆ ئەمە چیتان کردووە لە دەروی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق بە تایبەتی ڕێکخراوەی دەوڵەتیەکان ئەوانەی کە معنین بە بابەتە ژینگەیەکان بە گەشت و گوزار ساڵانە پێم وابێت دەستەی گەشت و گوزاری هەرێمە چێتە دەرەوە بۆ کۆمەڵێک ئیڤێنت و وەرکشۆپی دەبێت دەربارەی پرۆژەی هاوبەش. هەڵەبجە لەم پرۆژانەدا هیچ بەرکەوتێکی دەبێت؟ ئەمە تا ئێستا هیچ بەرکەوتێکمان نەبووە، بەڵام ئێمە بە بەردەوامی ئەو کۆنسڵ و ئەو باڵێزانەی کە سەردانی پارێزگای هەڵەبجەکەن ئێمە ئەتوانم بڵێم هەمانگیکی باشمانەیە لەگەڵیانەوە داواشمان لێ کردوون لە بواری گەشت و گوزارە پرۆژیان هەبێ و وەبەرهێنانیان هەبێ. بۆچوونی ئەوان چی بوو؟ بۆچوونی ئەوان تا ئێستا باش بووە، ینی پێشوازیان لە بۆچوونەکەمان کردووە. ئێتر ئەوەی کە ماوەتەوە کەوتۆتە سەر ئەوان ئایا بڕیار کەی بڕیارەیەن کە دەست بکەن بە پرۆژەی گەشتیاری لە ناوچە گەشتیاریەکانە. بەڵام ئێمە نەوەستاوین، ینی ئێمە تەرکیزمان لەسەر یەک لایەن نەبووە لە زۆر لایەنەوە ئێمە کارمان کردو بۆی بتوانین کەرتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە ببژێنینەوە، چ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت، چ لە ڕێگەی وەبەرهێنانەوە بێت، چ لە ڕێگەی باڵوێز و کۆنسڵەکانەوە بێت، چ لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بێ. ئەوەی پێمان کرابێ کەم تەرخەمیمان نەکرد. وەک دوای پرسیارکە گەورامانێکێکی دیکە لە گرفتەکانی کەرتی گەشت و گوزاری لە هەڵەبجە ئەوەیە کە نەبوونی گەشت و گوزاری چوار وەرزەیە. بۆ ئەمە چیتان کردووە؟ بۆ ئەمە کاتێکدا سروشتی ناوچەکە ڕەنگە ئەم بابەتە زۆر بە زیادەوە هەڵبگرێت. بەڵێ ئێمە گەشت و پێکو پێم وتی لە سەرەتاشەوە ئێمە گەشتیاری ئێمە دیاریکراو نییە بە وەرزێک لە بۆ نمونە لەم پشووینەوەی ساڵە زۆرترین گەشتیارمان هەبوو لە ناوچەکانی خواروی عێراقا لە کاتی بەفربارینە، ینی هەموو ئەمانە. بەڵام لەگەڵ ئەمەشا پێویستمان بە پرۆژەی جیاوازە، پێویستمان بەوەیە کە فستیڤاڵی جیاواز بکرێت لە وەرزەکانە، بۆ نمونە فستیڤاڵی کەلتوری بکرێ، فستیڤاڵی خواردن بکرێ، فستیڤاڵی جلوبەرگ بکرێ، هونەری بکرێ. ئێمە بۆ نمونە ئاینی یارسان هەیە لە ناوچەکەمانە، ئەوان تایبەت کۆمەڵێک تایبەتمەندی و کولتوری جیاواز بخۆیان هەیە، ئەتوانین سوود بە سوود وەرگرتن لەوان ئێمە بتوانین سەرنجی گەشتیار ڕاکێشین بۆ و ئەتوانین بڵێن ئێمە لە ناوچەی هەورامانە کۆمەڵێ تایبەتمەندی جیاوازمانەیەوە شوێنی لەبارمان هەیە. هەموو ئەمانە ئەتوانین ینی بابەتی جیاواز بۆ بەرهێنانی جیاوازکەین لە بواری گەشت و گوزارە. بەڵام هەموو ئەمانە پێویستی بە پارێ، پێویستی بە پارەیەکە بە بودجەیەکە کە تۆ بتوانانی کارەکانتی پێ بکەیت. باشە بەم حاڵەوە چاوەڕێ ئەوە بکەین کە کەرتی گەشت و گوزاری لە سنوورەکە لە جێی تموحی خەڵکی دابێنە داهاتووە. ئێمە گەشتبینین
ڕژبین نین بۆی کە باشە لە شوێنی خۆمانە بۆستین و بڵێن هیچمان پێ ناکرێت نەخێر ئێمە بە بەردەوامی هەوڵێن و دڵنیاشین لە داهاتوە ئەتوانین کردی گەشتوگوزار لە پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی باش بەرینە پێشەوە و من ئەمە یەک داتاشە بەمێ ئێمە لە ساڵی 2022 زیاتر لە 500,000 گەشتیار هاتووتە ناوچە گەشتیارەکانمان خۆشبەختانە جیاواز لە ساڵانی تر 41,000 گەشتیاری بیانی بۆ یعنی ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی ئێمە لە پارێزگای هەڵەبجە وەکو پێم وتی کۆمەڵێک تایبەتمەندی گەشتیاری جیاوازمان پێدان وایە ڕێژەکە بۆ ئەم ساڵ چۆن دەبێت زیاتر دەبێت کەمتر دەبێت بەپێ و ئامادەکاریکە حتمما کردوتانە بەڵێ ئێمە ئامادەکاریمان کردووە ئێمە گەشتبینین ئەم ساڵ ڕێژەکە جیاوازتر دەبێت و پێمان وایە ڕێژەکە بەرزتر دەبێتەوە لەبەرەوەی ئەم ساڵ کۆمەڵێک مەڕاستیم خۆتان نەزان پارێزگای هەڵەبجە لە 16 کیمیاباران کراوە وە کۆمەڵێک فستیڤاڵی جیاواز وە کۆمەڵێک ناوچەی جیاوازی هەیە ئەتوانم بڵێم ساڵانە کردی گەشتوگوزار لە هەڵەبجە لە ڕووی هاتنی گەشتیارەوە بەرەو پێشەوە ئەڕوان ئەنی ئەمە جێگەی دڵخۆشیە باشە هەورامان جەلال بەرژوسی ڕاگەانی و پەیوەندەکان لە بەڕێبەرایەتی گەشتوگوزاری هەڵەبجە سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت زۆر سپاس بۆی وەش سەرکەوتوو بن بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوە